لە وەرزێکەوە بۆ وەرزێکی تر فواد عەیتانی لوبنانی چاوەڕێی وەرزی کۆچی باڵندەکان دەکات نەک بۆ ڕاوکردنیان بەڵکو بۆ گرتنی وێنەی جوانیان. ئەمەش دوایەوەی ساڵانێک لە وەلانانی چەکەکەی و گۆڕینی بە کامێرایەکی فۆتۆگرافی. عەیتانی تەمەن 41 ساڵ ماوەیەکی دوور و درێژ سەرقاڵی ڕاوکردن بووە، بەڵام 10 ساڵ لەمەوبەر وەک هەوڵێک بۆ هۆشیارکردنەوەی کۆمەڵگا تا گرنگیەکی زیاتر بە ژینگە بدەن بڕیاریدا گەشتێکی نوێ بۆ وێنەگرتنی باڵندە کێویەکان لە بری ڕاوکردنیان دەست پێ بکە. عەیتانی دەڵێت خۆشەویستیەکەی بۆ سروش پاڵنەری بوو تا ساڵی 2013 دەست بە چاودێریکردن و وێنەگرتنی باڵندە بکات و وێنەکانیش لە سۆشیال میدیا بڵاو بکاتەوە. ئاماژە بەوەش دەکات مەبەست لەم کارەی پەروەردەکردنی خەڵکە لەسەر گرنگیدان بە باڵندە، هەروەها هاندانی ڕاوچیەکانە کە خۆیان لە ڕاوکردن بە دوور بگرن لە پێنا و پاراستنی هاوسەنگی ژینگە لە سروشتە. للأسف اليوم عم نشوف كثير عالم عم تصايد الفصل. بەداخەوە ئەبینی لە وەرزی بەهاردا ڕاوکردن زۆرە کە وەرزی زیادبوونی باڵندەکانە و ئەمەش کارێکی هەڵەیە. لە 2013ەوە وازم لە ڕاوکردن هێناوە و کاتێکی زیاترم بۆ سروش تەرخان کردووە. ئەمەش جێگرەوەی ڕاوکردن بوو بۆ من کە ئاوڕێتی سروشت و باڵندەکان بکەم لە بری ئەوەی زیانیان پێ بگێنم. لێرەوە چیرۆکەکەی من دەست پێ دەکات لەو کاتەوەی کامێرایەکم کڕی و دەستم بە وێنەگرتنی باڵندەکان کرد. ونزلت فيها على الحالة وبلشت صور الطيور. بە پێی یاساکانی لوبنان ڕاوکردنی ئەو باڵندانەی کە بەسوودن بۆ کشتتوکاڵ و هاوسەنگی ژینگەیی دەپارێزن قەدەغەیە. هەروەها کاتەکانی ڕاوکردنی لە ماوەی نێوان مانگەکانی ئەیلول و تشرینی دووەم سنووردار کردووە، بەڵام بەشێکی زۆر لە ڕاوچەکان پابەندی یاساکە نین. لە لێکۆڵینەوەیەکی ڕێکخراوی BirdLife ژیانی باڵندەدا ئەوە دەرکەوتووە کە 327 جۆر باڵندەی نیشتەجێ و کۆچبەر لە لوبناندا هەیە، بەڵام لە 159یان ڕوبەڕووی هەموو جۆرە ڕاوکردنێک بوونەتەوە، وەک ڕاوکردن بە چەک و بە تۆڕ و تەڵە و چەندین شێوازی دیکە. زیادەڕۆیی لە ڕاوکردن بە گوێرەی هەمان لێکۆڵینەوە ساڵانە 2,600,000 باڵندە لە لوبنان دەکوژرێن. ئەمە شوای کردووە ڕێکخراوە ژینگە پارێزیەکان دژی کۆمەڵکوژی باڵندەکان دەنگیان بەرز بکەنەوە. عەیتانی بە خێرایی لە خولیان نوێیەکەی کە وێنەگرتنی باڵندەکانە شارەزایی پەیدا کردووە. دوایەوەی وێنەکانیشی کاردانەوەی ئەرێنیان بەدەستهێنا بووە هۆی ئەوەی زیاتر ڕۆ بچێتە ناو جیهانی باڵندەکانەوە لە ڕێگەی خوێندنەوە و لێکۆڵینەوەوە. ئەو دەڵێت ڕاوکردن لە لوبنان خولیایەکە کە لە نێو زۆربەی لوبنانیەکاندا هەیە و لە نەوەیەکەوە بۆ نەوەیەکی دیکە دەگوازرێتەوە و بەشێکە لە کللتوری نەتەوەییمان. هذا العصفور هاتوه بسرعة يا ولاد.